لە کاتژمێرەکانی کۆتایی ئەو 48 کاتژمێرە داین کە وەزارەتی ناوخۆ بۆ قەدەغەی هاتوچۆ ڕایگەیاندبوو. لیژنەی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە شاری سلێمانی پلانێکیان داناوە بۆ کردنەوەی مارکێت و نانەوەخانە و ئەلوەی سلێمانی. پلانەکە کاتێک جێبەجێ دەکرێت کە وەزارەتی ناوخۆ پەسەندی بکات. ئیدەی مارکێت و نانەوەخانەکان ناتوانن بە بەردەوامی شوێنەکانیان کراوە بێت و لە ڕۆژێکدا دەتوانن تەنها چەند کاتژمێرێک شوێنەکانیان بکەنەوە هاوڵاتیان پێداویستەکانیان دابین بکەن. هەندێک پلانمان داناوە بەمەستی کەمکردنەوەی ئەو شوێنانەی کە هاوڵاتیان سەردانیەکات و تحدیدکردنی وەختەکان تایە دوای بڕارەکان تەسبیت دەکرێت و جێگیر دەکرێت. ئێمە پێمان باشە مارکێتەکان بە شێوەیەکی تەندروستتر و بە شێوازێکی تر کە سەرجەم ڕێوشوێنەکانی خۆپارێزی لەو شوێنانەیە پابند بکرێن پێوەی دا ئەوە تحدیدی وەختەکەشی یەکەین کە بەو شێوە نابێتتر مارکێتێ لە بەیانیەوە تا 12 شەو و یەکی شەوی کاتەوە ئەوە ڕێوشێنی تایبەتە بەو شوێنانە. دوای ئەوە شوێنەکانی تریش بە هەماشەوە لایەنەکانی تر ڕێوشێنی تایبەتیان بۆ داناون بۆ کردنەوەیان لە کاتی خۆیدا. ڕێوشوێنێکی هاتوچۆی چڕ لەلایەن هێزە ئەمنیەکانەوە گیراوەتە بەر. تا ئێستا زیاتر لە 6 ئۆتۆمبیل بەهۆی سەرپێچیکردنەوە و هاتنە دەرەوە دەستیان بەسەردا گیراوە. زیاتر لە 250 نووسراوی ڕێگەپێدان بە تەواوی هەڵوەشێنراونەتەوە. کە نووسراوی ڕێگەپێدان کاری پێ ناکرێت وەک لە وەزارەتی ناوخۆ ئاماژەی پێکردەوە و ڕێگەپێدانانی کە پێشتر کرابوو لە ڕۆژانی پێشوو لە قەدەغەی هاتوچۆ هەمووی هەڵەوەشێدرێتەوە. ئێستا هیچ ڕێگەپێدانێک کاری پێ ناکرێت و ئەتوانین بڵێن کە لە ڕۆژی دوێنێ و تاوەکو ئێستا زیاتر لە 250 ڕێگەپێدان وەرگیراوەتە لە بەڕێبەرایەتی هاتوچۆ و ئێستا کاری پێ ناکرێت لە شۆفێران و هاوڵاتیان وەرگیراوەتەوە و زیاد لە 6 ئۆتۆمبیل ئێستا دەستی بەسەرای گیراو لە گەراجی دەست بەسەراگرتنە. واتوانین بڵێن بە شێوازێکی گشتی هاوڵاتیانی شۆفێران پابندن بە قەدەغەکردنی هاتوچۆ و قەدەغەکردنی هاتوچۆ بە شێوازێکی زۆر باش جێبەجێ کراوە لە کاتی ئێستادا. دڵنیایی بە هاوڵاتیان دەدرێت ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتانی دراوسێ بەردەوام دەبێت. لە هەمان کاتدا گرفتی کەمی خۆراک دروست نابێت و پێویست ناکات هاوڵاتیان نیگەرانی نەمانی خۆراک بن. ئەگەر قەدەغەی هاتوچۆش بەردەوام بێت پلانێکی نوێ بۆ کردنەوەی مارکێتەکان و شوێنەکانی دیکە دادەندرێت و هاوڵاتیان دەتوانن پێداویستیەکانیان بە شێوەیەکی ئاسایی دابین بکەن. ڕامیا عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.